لە دوای 16 ئۆکتۆبەرەوە پارتی و یەکێتی دەیانتوانی لە ڕێگەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک و کۆبوونەوەیەکی لیستی برایەتی ڕێکخەن و ئەو بابەتە یەکلایی بکەنەوە بە دانانی کەسێک بۆ وەرگرتنی پۆستی پارێزگاری کەرکووک کە کورد بێ. دیارە ناکۆکی نێوان پارتی و یەکێتی وای کرد کە کۆبوونەوە نەکرێ و تا ئەنجومەنی پارێزگاکان چارەسەرکرا و هەڵەشایەوە. دوایەوە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە پێش بوو ئەمەش بۆ کاتێکی نادیار دواخراوە تا ئەو کاتەی یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەردەکرێ و تا سەرۆکۆزیرانیش نەماوە کاتە دەبێت ئێستا کێشە هاتووە کە سەرۆکۆزیران دابنرێ. ئایا کەی دانرێت کە یاسای هەڵبژاردنەکان هەموارەکرێتەوە؟ ئەمە ئەوەیە. کورد دەتوانێت لە ڕێگەی بەغدادەوە ئەوە بک، بەڵام ئایا کورد ئەولەوێتی کارەکانی کەرکووکە لە کۆبوون و لە دانوستانەکانی لەگەڵ بەغداد تاکو ئێستا ئەولەوێت کەرکووک نییە، ئەولەوێت بودجە و ڕێکەوتنی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندە نەک کەرکووک. خۆ کورد دەیتوانی بە تایبەتی پارتی و یەکێتی یا حکوومەتی هەرێمی کوردستان دەیانتوانی لە دانوستانەکانیان لەگەڵ بەغا ڕێکەوتن لەسەر بودجەی ساڵی 2020 و ڕێکەوتن لەسەر کۆمەڵی پۆست دەیانتوانی کەرکووک بکەنە ئەولەوێت ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک، دانانی کەسێک بۆ پارێزگاری کەرکووک کە کورد بێ دەیانتوانی ئەوە بکەن. ئەوەشیان نەکرد. بۆیە تاکە شتێک کە لە بەردەم کووداماوە کە نەماوە ئەوەیە کە دانوستان لەگەڵ بەغداد بکات بە جۆرێک لە جۆرەکان کێشەکانی کەرکووک چارەسەر بکات. ئەگەر نا تاکو یاسایەکی نوێ بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان دەرنەچێ یا هەڵبژاردن نەکرێ، کورد ناتوانێت تازە پارێزگارێک بۆ کەرکووک دابنێت تەنها لە ڕێگەی فشار دروستکردنەوە کە ناتوانێت ئەمە بکات. لەبەرەوەی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵیەوەیە کە چۆن لەگەڵ بەغداد و لە پەرلەمانیشەوە یاسای بودجەی 2020 تێپەڕێنێ و پشکی کورد و حکوومەتی هەرێمی کوردستان لە یاسای بودجەدا جێ بکاتەوە. جارێ سەرقاڵی ئەمەیە، نایە خۆی سەرقاڵ بکا بە کەرکووکەوە. کێشە و ململانی سیاسی نێوان پارتی و یەکێتیش لەلایەک وای کردووە کە تاکو ئەو کاتەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان نەکرێ یا بە جۆرێکتر تاکو ینی دانانی پارێزگاری کی کورد بۆ کەرکووک نادیارە و کەس نازانێت چ کاتەیە بێت. لە دنیای سیاسەتدا کاتێک کە تۆ مامەڵە لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکان دەکەی، یاخود لەگەڵ نەتەوەکان، یاخود لەگەڵ دەوڵەتی ئیقلیمی، یاخود کە ئێمە ئێستا لە کەرکووک تەعامل لەگەڵ بەغدا دەکەین، کۆمەڵێ فرسەتی زۆر دێنە پێش کاتێک کە تۆ کار دەکەی، ئیش دەکەی. پێویستە ئەو فرسەتانە لە کات و ساتی خۆی داوەرگیرێن و پێویستە بە هەند وەربگیرێن و سوودیان لێوەرگری. بەڵام ئەوەی کە جێی تێبینیە بەداخەوە کورد نەیتوانی لە ماوەی ڕابردوو سوود لەو فرسەتانە وەربگرێت کە هاتنە پێش. یەکێ لەو فرسەتانە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دانانی پارێزگای کەرکووک بوو و فرسەتێکی ترمان لە پێش بوو کە ئەوە بوو بەشداری هەڵبژاردن کەین، بەڵام هەرچەند ئێمە خۆشمان ئامادە کرد و ئەسپی خۆمان لەو مەجالە تاودا و توانیمان شتێک بکەین. بەڵام بەداخەوە هەڵبژاردنەکان تەئجیل کرا و بارودۆخی عێراق تێکچوو. ئەوەی کە ئێستا ئەتوانین بیکەین و ئەوەی کە لە بەردەستمان ماوەیە، یەکەم ئەتوانین بە پێکەوەبوونی هێز و لایەنە سیاسیەکان وەکو ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دروست بووە و لەوێ جەخت بکەینەوە لەسەرەوەی کە کەرکووک بێتە ناو ئەم ململانیە سیاسیەوە یاخود بێتە ناو دانوستانەکانەوە. ئەمە خاڵێکی جەوهەرەیە کە بەداخەوە تا ئێستا وەکو پێویست باسی کەرکووک نییە لە ناو قەزێکە. خاڵی دووەمەوەیە کە پەرلەمانتارەکان کە ئێستا مەفروزە چاودێری ئیشوکاری پارێزگای کەرکووک و ئیداری کەرکووک بن، ئەوان بەڕاستی بێنە سەرخەت و لە خەمی خەڵکا بن و بە چاودێریەکی وردی پارێزگای کەرکووک بن، چونکە ئێستا ئەنجومەنی پارێزگای کەرکووک نەماوە. بەم دوو خاڵە و چۆنەڵێ بە بەردەوامی خەڵکەکەی خۆمان و بە گەرمگورکردنیان و بەبێ هیوانەکردنیان دەتوانین تا ڕادەیەکی باش ئێمە لە کار و پرۆسەی سیاسی بەردەوامی. دەست خۆش دیارە ئێمە بۆ ماوەی 2 ساڵ و زیاتر پێش هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزەکانی کەرکووک زۆر لەگەڵ حیزبە کوردستانەکانە بە تایبەتی و گەشتی نیشتیمانی کوردستان زۆر لەسەر هێڵبووین وتوانین ئەندامانی ئەنجومەنی پارێزگاری کەرکووک بگەینەوە کەرکووک بۆی وتوانین بەو ڕێکارە پارێزگارێکی کورد یان پارێزگارێکی تر لە هەر ئەوەی کە هەمومان لەسەری داکۆکیمان نەکردیان ئەو پارێزگاری کە پێویست و بۆ کەرکووک داوەندرێ دیار بوو. ئەمە ئەو پلانەیە بوو ئێمە بە پلانێکی ئیقلیمی و ئەزەندیەشی دەرەشی ناو ئەبین هەواڵانی کە لە ئەنجومەنی پارێزگاری کەرکووک و سوونە دەرەوەی کەرکووک و لە هەولێر ماونەتەوە بە ڕاشکایی ژتومانە و لە چەند دانشتی کەشە پارتی دیموکراتی کوردستانمان پێتاوامان کردووە کەوان هۆکاری سەرەکی بوون بۆیکەوە
پارێزگاریەک لە کەرکووکەدا دانەندرێت کە کەرکووک گەیشتە ئەمڕۆ کە ئەو ئەنجومەنە هەڵبەشاوەتەوە ئێستا ڕەنگەوان جاری کەژە توانن بەهۆیەوەی کە کۆمەڵێشتی کەشیان لەسەر دیاری کراوەکو بڵێن گرتن و ئەو شتانە و مەوزوعی دەستپاچیوانە ئەمە یەک دوو لە ئێستاە ئەو بابەتە زۆر قرس بۆ تۆ دواوی کە ئەنجومەنی پارێزگاکان نەما ئەو کەرکووک هەتا ئێستا سەر لەژێر دەسەڵاتی یاسای بریمەرە کە نە ئەتوانێت ئەنجومەنی دوێنەرانی عێراق و نە سەرۆک کۆمار و هەروەها مەجلیسی وزەرای کە ئێستاکانە بوون بە مەجلیسێکی کاربەر ڕێککەتە سیفعمان ئەمانە هەموو هۆکارن بۆی کەرکووک وە خۆی بمێنێتەوە لە ئێستاە ئەوەی کە ئێمە چاوەڕوانین گۆڕانکاریەشی ئەم وەزعانەیە لە عێراقا و یاخود هەڵبژارنێشی تازەی بێتەکایەوە کە وەکو باس ئەکرێ لە زووترین کاتە هەم ئەنجومەنی پارێزگاکان و هەمە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زاریکە هەڵبەشێتەوە زاریکە ئەوە بکرێتەوە تەنها ئەوەی کە ئیشمان بۆ کردو کە ماوەتەوە کە ئومێدی ئەمێ ئەوەیە.